خۆشەویستانی ئێمە سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بێت هەمیشە ئەنجامدانی چالاکیە وەرزشیەکان بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و لە نێویشیانە بۆ منداڵانی داون سندرۆم کاریگەریکی زۆر باش هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی جەستەیی لەسەر تەواوی کەسەکە دروست دەکات بۆیە یاری دۆستانەی فریشتەکانی یانەی وەرزشی ڕۆژ یاریکی دۆستانە لە نێوان دوو یانە ئەویش یانەی خۆر و مانگە ئەنجامەدرێت ئێوە شەگەڵمانە بینەر بن تا کۆتایی ئەم بڕگەیە. خەت و جوان سابڕ بەڕێسانوک و سەرۆکی یانەی وەرزشی ڕۆژ پێمان بڵێ ئەمە بۆ چەندەم جارە ئەم یاریە دۆستانەیە ئەنجامێن ئامانجتان چییە لەم یاریە دۆستانەیە؟ سەرتا بە خێربێن خۆشحاڵین کە ئەمڕۆ بە ئامادەبوونی ئەو جمهورە زۆرە یارێکی دۆستانن لە نێوان دوو تیپی یانەی ڕۆژ واتە یانەی ڕۆژ دوو تیپی هەیە کە داون سندرۆمەکانن بە ئامانجی ئەوەی لە داهاتوویەکی نزیکە ڕاهێنانێکی جوان بەم تیپانە بکەین بەم پەپولانە بکەین کە کەم ئەندامان داون سندرۆمەکان توانایەکی بەهێزتریان هەیە کە لەوەی لە ماڵەکانیانە دانیشن لە ناو چوار دیوارە ئەوانیش توانای جەستەویان بەشی ئەوە هەیە کە بتوانن یاری بکەن بۆ تەشجیعەکە بۆ کەسوکاری ئەو مناڵانانەی کە ناتوانن لە ناو گروپە یاری بکەن داون سندرۆمەکان ئەتوانن یاری تاکە کەسی بکەن بەڵام یانی ڕۆژ داهێنانێکی کردوکاوە ئەتوانێت تۆپی پێیان یاریان پێکە و ئاڕاستیان پێڕاست. چەند دڵخۆش بووی کوڕەکەت لەم یاریە دۆستانەیە ڕووی دەرونی و جەستەیە و بەشدار؟ بالتأكيد من زور دڵخۆشم بعد جدی يعني زۆر باشە هەم بۆ دەرونیان هەم جەستەیان زۆری پێخۆشە يعني هەموو کات داوام لێکادای کە با بڕۆین بۆ یاری زۆری پێخۆشە من خودی خۆشم يعني بەجددی حەزەکەم هەموو ئەو مناڵانی کاوە داونیان هەیە بیان هێنن لێرە بە ئەوە کاتێ بەسەر بن و هەم بۆ جەستەین هەم دەرونیان هەم لیاقەیان بەخۆ دەبێ. کاک بەرهەم عەباسکە بەڕێسانوک و سەرۆکی ڕێکخراوی داون سندرۆمی کوردستان پێمان بڵێ ئەمە بۆ چەندەم جارە ئەم یاری دۆستانەی یاکرێ لە نێوان چی یانەیەکایە و ئامانجی ئەم یاریە دۆستانەیە چییە؟ ئەمە بۆ دوم جارە ئەم یاریە دۆستانەی لەناو خۆمانە ئەکەین ئێمە وەک ڕێکخراوی داون سندرۆم تیپێکمان هەیە کە تابعی یانەی ڕۆژی خاوەن پێداویستی تایبەتین لە بینی خۆمانە هەر لە عینەن تیپی گەورە دوو تیپی بچکۆلەمان دروست بووە تیپی ڕۆژ و تیپی مانگ ئەمە بۆ دوم جارە ئەم دوو تیپە خنجیلانەی یاریەکەن بۆ خۆشی و شادی حەز بەبوونکردنی خۆیان. تا چەندە گرنگە منداڵان یاخود کەسانی داون سندرۆم لەم چالاکیە وەرزشیانەیە بەشداری بکەن بۆچی گرنگە؟ هەر زۆر گرنگە بۆی ئەوانش هەست بەبوونی خۆیان بکەن کە سوکاریان هەستکەن کە ئەوەی کە هیانە خەڵاتی خوایە و هەست بەبوونیەکەن و خۆشییان بۆ دەربڕن. بەڕێسانوک و دایکی یەکێک لە منداڵە بەشداربووەکانی ئێرە پێم بڵێ تا چەندە دڵخۆشی بەوەی کە کوڕەکەت بەشداری کردووە لە یاریەکی دۆستانەی وهایە؟ شکی بەخێر بێن سەر چاو دەستان خۆش بێ بەڕاستی زۆر خۆشحاڵم لەبەرەوەی مناڵەکەم هەم حەزی لە وەرزشە هەم خۆشی زۆر ینی بەدڵە ئەی یاریەکەکە هەرچەند یاریەکە هەستەکەم تاقەیەکی سەرفەکات و کەێتەوە جەوێکی خۆشتری هەیە لەبەرەوە زۆر خۆشحاڵم. تا چەندە بە گڕوتینەوە خۆی ئامادە کرد بۆی لەم یاریە دۆستانەیە بەشداری بکات؟ بڕوا بکە زۆر بەدڵخۆشیەوە یعنی کاتەکان ئەژمێنێت تا کاتە کاتیەوەی کە بێ بۆ یاریەکات ڕۆژانی تەمرینیش و ڕۆژی یاریەکەش ئەمڕۆ بیزات کە یاریەکی دۆستانیە و مشەجع و جمهوری لێ زۆر دڵخۆش بوو. پێگومانەمە لە ڕووی دەرونی و جەستەییشەوە کاریگەریکی زۆر باشیە بێت لەسەر با بڵێن تەواوی ئەو بەشدار بوون. بەتەکید ئەو ڕۆژێک کە یاریەکە زۆر فەرقیە لەگەڵ ڕۆژەکانی کە چکە خۆتە زانی ئێستا مناڵ زۆر ناچێتە دەرەوە لە ماڵەوە تاقە سەرف ناکە ئەو ڕۆژێکی هەیە وێرە هەم تاقە زۆر سەرفەکە هەم زۆر نەفسیان دڵیشی خۆشە دەرونیان زۆر مرداحە. کاکە سارۆ پێم بڵێ تا چەند دڵخۆش بووی کە لەم یاریەیە بەشداری بکەن؟ زۆر خۆش بووکە ئەمەم کردوین کە تۆپەکەم ئەم کرد زۆر خۆش بوو ئەم تۆتر ئێمڕۆ کۆمان کرد و تو کۆمان کرد و اینجا ئێمە پردمانەوە وتر زۆر خۆش بوو. چەند دڵخۆش بووی لەگەڵ هاوڕێکان تا یاریت کرد؟ خۆش بووم ئەلەگایم ئەژەوێ
کاتەکانم خۆشە. گرنگ برنەوە نیە لەم یاریە دۆستانەیە بەڵکو گرنگ بەشداریکردنی تەواوی منداڵانی داون سندرۆمە و ڕەخساندنی کشێکی خۆش و وەرزشیە بۆ منداڵانی داون سندرۆم و لە هەمان کاتە دەرخستنی وزە و توانایانە لە یاریە دۆستانەیەکانە. هەمیشە شاد و ئارام بن.